بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم، حەدیثێکی پێغەمبەری خوا هەیە صلى الله عليه وسلم کەوا ئەبو سعید الخودری ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر بێ دەفەرمێت کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی هەر کۆمەڵە و مەجلیسێک هەبن کەوا لە کۆمەڵە و مەجلیسەکانی دنیاە ئەگەر بێت و سەڵاوات نەدەن لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەوە لە ڕۆژی قیامەتدا پەشیمان دەبن و حەسرەت دەچێژن. ئەگەر بچنە ناو بەهەشتیش بۆ چونکە لە بەهەشتدا کاتێکەوە دەبینن ئەو کەسانێکەوە سەڵاواتیان داوە لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چەندە پلە و پایان بەرزە، چەندە پاداشتی سەڵاوات چەندە گەورە و مەزنە، بۆیە پەشیمان دەبنەوەکەوە لە مەجلیسەکانیان سەڵاواتیان لەسەر پێغەمبەری خوا لێدا بایە صلى الله عليه وسلم. بۆیە پشتیوان بەخوای گەورەش ئێمەش بتوانیکەوە مەجلیسەکانمان لە کۆڕەکانمان کەوا دوو سێ کۆ دەبینەوە سەڵاوات بدەین لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته.